ملگرتن بۆ ماڵباتن شەهیدن نەورۆزا 2015 ئەنجومەنی خۆجەهیە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە باژارێ تربەسپیە مەراسیمێ بەهیداریە هێلدارتێخا وڵاتیان دەڤەرێ نونەرن پارتیان سیاسی جوواکی کەسن ئۆلدار بەشدار بوون دوان مەراسیمە ji بۆی عەزا کۆمکوژیە باژارێ حسچە یا کۆتەرۆریستا کرد دژی مڵەتێ کورد و ئەم سەرساغیەش ماڵباتێوار دخوازن و ئەم سپاسیە حکوومەتە هەرێمێتکن و بتایبەتی سەرۆک مەسعود بەرزانی ئاریکاریاوی و پشتگیریاوی ناکەش مڵەتێ کورد ڕۆژە ئاوایە کوردستانیرە ئەم وەک ئەنجومەن نیشتیمانی کوردی خۆجیە ترۆسپیێمە ئیرۆ بەهیداریە پاکڕەوانێ حەسەکە ئێوارە نەورۆز ئێمە پێکانی بێگومان لە بارگە پارتیا دموکراتە کوردستان سووریا و سپاسیا وایستکن گۆ دەرگەی خۆشمەرەڤەکردن ئەم وەک ئەنجومەن ئەم ئەف تشتێک گۆبووی ئەم شەرمەزار دکن بەری هەر تشتی و ئەمش دژمنانرا و هەر کەسیرە دەبێژن ئەم بە نەبتەقینە و نەبکوشتن نەب تشتێکی ئەم تێک ناچن و ئەمێ منن کورد و ئەمێ ئازادیە خوا و مافێ خوا و هەر تشتێ خوا بدەستێ خوا و بخوینە خوا و پاکڕەوانیە خوا بستین ممكن مجلسنا محل البشرية تربسبية أمريت قرتنا مع الباتا شهيدات كانوا ما شافاش بريندارة خوازن وأم سباش صاروك مسعود كانش برقو بشكريا مكريا كردي روجافا وإن شاء الله أفتشت أفكم كوجي تجارة دوبارنا بنستر باجاريما اندامê Komîta Nawendiya Partiya Demokratîk Kurdistanê Sûriya Abdulkerîm Bavê Pêşo têkes kir ku çareserî bi tenê ew yekrêziya milletê Kurd û tevgera wê ya siyasî li dijî van komên terorîst yên êrişî hebûna milletê Kurd dikin. Tevgera Kurd li hindir wê Sûriya ne li ser pelika ya herî muhim û girêng ew ev yekrêziya bikeve warê emelî de got ji ber تاريخ إثبات كريا قوينو طرفك التناخا وينكار بتشتكي بسر بيخي وەک دیارە ێریشن هۆڤانە برۆژ برۆژ بهتر دەبن لەسەر ئارامیانە تەوا گەلێ کورد کۆمکۆژیە لە نەورۆزە 2015 لە حەسەکێ میناکەک پرنێزیکە لێگەلۆ تەفگەرا سیاسی لە کوردستانە سووری چ پرۆژە هەیە دە پاشە ڕۆژێدا یان ئامادەیە بۆ یەکرێزیە لە دژی ێریشن هۆڤانە لەسەر ناوچەیەن کووردا بەرزان حسێن باژارێ تر بەسپیێ ئار